بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. ربنا لا تزغ قلوبنا بعد إذ هديتنا وهب لنا من لدنك رحمة إنك أنت الوهاب آمين. براني برز السلام عليكم ورحمة الله وبركاته. بهواي بشدار بون لا فستيفالێکی سرودی ئیسلامی چەند سرودێک تەسجیلەکەم کە ئومێدەوارم ئەو برا بە ڕێزانەی کە دەنگیان خۆشە ئەتوانن وەکو خۆی بیڵێنەوە. ئەوەی پێویست بە کۆرسەکە کۆرسی بۆ پیاکەن، ئەوی کۆڕاڵ و بە کۆمەڵەوتر هەموو بەشدار بنتیایە، ئەوی بە کۆرس و یەک کەسە کرێە بە دوو کەسە کرێ بتوانن هەر یەکە بەشداری تیا بکە بۆ ئەوەی لە مسابقەیەکە بتوانین ئەو کەسانە هەڵبژێرین کە توانایان هەیە ئەم سرودانە ئینشا ئەڵڵا بڵێنەوە وەکو خۆی هەتاک بوو بتوانین بەشداری لەو فستیڤاڵەیە بکەین ئینشا ئەڵڵا. ئەی مسڵمانی کورد ڕاپەڕینێ بۆ بەرزی دینەکەت ڕەنجەتینێ، ئەی مسڵمانی کورد ڕاپەڕینێ بۆ بەرزی دینەکەت ڕەنجەتینێ، ئەو کەسای بۆ مەبەست خوێنە ڕێژێ ئەستەماژینی کۆی لە ببینێ، ئەو کەسای بۆ مەبەست خوێنە ڕێژێ ئەستەماژینی کۆی لە ببینێ. ئەی خواویستانی کوردستن بەسیەکە کەی وەهاژین پەرستن، ئەی خواویستانی کوردستن بەسیەکە کەی وەهاژین پەرستن، کوا غیرەتان بەرامبەر بە ئیسلام، کوا غیرەتان ئەگەر خاوەن هەستن، کاتێ قورئانتان ئەسووتێ نرخی نابێ، سەد جۆگای فرمێسکی خوێنین هەڵببەستن. ئەی مسڵمانی کورد ڕاپەڕینێ بۆ بەرزی دینەکەت ڕەنجەتینێ، ئەی مسڵمانی کورد ڕاپەڕینێ بۆ بەرزی دینەکەت ڕەنجەتینێ، ئەو کەسای بۆ مەبەست خوێنە ڕێژێ ئەستەماژینی کۆی لە ببینێ، ئەو کەسای بۆ مەبەست خوێنە ڕێژێ ئەستەماژینی کۆی لە ببینێ. ئەم ئیسلامە لە هەر شوێنە دەنگی ئازادیە و خەوزڕێنە، ئەم ئیسلامە لە هەر شوێنە دەنگی ئازادیە و خەوزڕێنە، با هەموو لێک بڵێن بە محەممەد ئەی پێغەمبەری خوا دەستت بێنە، پەیمانی مردنت لەگەڵدا ببەستین لەسەر کام ڕێگەی دژوار و پڕ لە خوێنە. ئەی مسڵمانی کورد ڕاپەڕینێ بۆ بەرزی دینەکەت ڕەنجەتینێ، ئەی مسڵمانی کورد ڕاپەڕینێ بۆ بەرزی دینەکەت ڕەنجەتینێ، ئەو کەسەی بۆ مەبەست خوێنە ڕێژێ ئەستەماژینی کۆی لە ببینێ، ئەو کەسای بۆ مەبەست خوێنە ڕێژێ ئەستەماژینی کۆی لە ببینێ. ئەی خواویستانی کوردستن بەسیەکە کەی وەهاژین پەرستن، ئەی خواویستانی کوردستن بەسیەکە کەی وەهاژین پەرستن، کوا غیرەتان بەرامبەر بە ئیسلام، کوا غیرەتان ئەگەر خاوەن هەستن، کاتێ قورئانتان ئەسووتێ نرخی نابێ، سەد جۆگای فرمێسکی خوێنین هەڵببەستن.
ئەی مسڵمانی کورد ڕاپەڕینێ بۆ بەرزی دینەکەت ڕەنجەتینێ ئەی مسڵمانی کورد ڕاپەڕینێ بۆ بەرزی دینەکەت ڕەنجەتینێ ئەو کەسای بۆ مەبەست خوێنە ڕێژێ ئەستەماژینی کۆی لە ببینێ ئەو کەسای بۆ مەبەست خوێنە ڕێژێ ئەستەماژینی کۆی لە ببینێ ئەم ئیسلامە لە هەر شوێنە دەنگی ئازادیە و خەوزڕێنە ئەم ئیسلامە لە هەر شوێنە دەنگی ئازادیە و خەوزڕێنە با هەموو لێک بڵێن بە محەممەد ئەی پێغەمبەری خوا دەستت بێنە پەیمانی مردنت لەگەڵدا ببەستین لەسەر کام ڕێگەی دژوار و پڕ لە خوێنە ئەی مسڵمانی کورد ڕاپەڕینێ بۆ بەرزی دینەکەت ڕەنجەتینێ ئەی مسڵمانی کورد ڕاپەڕینێ بۆ بەرزی دینەکەت ڕەنجەتینێ ئەو کەسەی بۆ مەبەست خوێنە ڕێژێ ئەستەماژینی کۆی لە ببینێ ئەو کەسای بۆ مەبەست خوێنە ڕێژێ ئەستەماژینی کۆی لە ببینێ ئەو کەسای بۆ مەبەست خوێنە ڕێژێ ئەستەماژینی کۆی لە ببینێ ئەو کەسای بۆ مەبەست خوێنە ڕێژێ ئەستەماژینی کۆی لە ببینێ